ماوەی 2 ساڵ بوو ئەم پرۆسەیە ڕاگیرا بوو بەهۆی هەندێک ئۆتۆمبیلی با بڵین خوار مۆدێل و هەندێک ئۆتۆمبیلی تر کە بە شێوەیەکی غێر ئوسوڵی لە بەڕێوەبەراتیەکەمان و چەندین بەڕێوەبەراتی تری عێراقیش دیارە تۆمار کرابوون بەپێی بڕیارێکی وەزارەتی ناوخۆ و با هاوکاری و ماندووبوونی لیژنەی متابعەی وەزارەتی ناوخۆ بەڕێز لیوا تارق بەڕێوەبەری گشتی هاتوچۆی عێراق دوای ماندووبوونێکی زۆر خۆشبەختانە لە هەفتەی ڕابردوو ئەو بڕیارە دەرچوو بڕیاری 48 هەموو ئەو ئۆتۆمبیلانەی کە هیچ سەرەتایەکیان نیە یاخود لێرە تۆمار کراون کاتی خۆی بە نوقسانی بە کۆمەڵێک کەم و کوڕی ئەوانە ئێستا دووبارە ڕسومی خۆی ئەدا لە ناو دایرەکەمان هەروەها دووبارە ئەوانی کە گومرگ نەکراون گومرگ ئەکرێتەوە و دەبێت بە ئۆتۆمبیلێکی ئوسوڵی و تابلۆی بۆ دابین ئەکرێت و تابلۆ وەرەگرێت. هەموو ئەو سیارانەی کە تۆمار کراون بە شێوەیەکی غێر ئوسوڵی ئەو سیارانەی کە لە ناو عێراقشن ئەوانی بۆ یەکەم جار تۆمارەکەن ماوەی تۆمارکردنەکەشیان تەنها 60 ڕۆژە. ئەوانی کە بۆ یەکەم بۆ هەموو عێراقە بەڵام ئەوانی بۆ یەکەم جار تۆماریەکەن دەبێت بە پێی تەیسەکەن هەر هەوڵاتێک لە پارێزگاکەی خۆی بەڵام ئەوانی کە تۆمار کراون کات خۆی لە کەرکووک ئەوانە حەسرێن ئەبێ بێن لە کەرکووک مەعامەلەکانیان ڕایی بکرێت و تۆمارەکرێنەوە.